ئێستا منە گەڕێم بە دوای پێشەوایە بەپەلە ئەمەیە بیدۆزمەوە ئەوە پێشەوایە چۆنی پێشەوە چاشیت بەپەلە پێشەوام دۆزیەوە اینجا سڵاوتان لێبێت ئێمە زۆر جار بەپەلین لە هەموو شتێکە بەپەلین کاتێک کە ئەمانەیە بینە ناو بازار بەپەلینە ناو بازار بەپەلە ئەڕوینەوە بەپەلە نانەخۆین بەپەلە سیارەکانمان لێ ئەخڕین بەپەلە ئەمانەوێت بگەین بۆ ئاواتانی کە هەمانە بەپەلە مۆبایل هاتە ناو دەستمانەوە و تەلەفۆنمان پێکرد بەپەلە ئەنتەرنێتیش هاتە ناو ژیانمانەوە بەبێ بزانین چۆن بەکارێنین یاخود ئەم ئەنتەرنێتە چ سوودێکی لێ بینین بەپەلە هەموو شتەکان جێبەجێ ئەەکەین زۆر جار بەپەلە نانیش ئەخۆین ئێمە ئەم پرسیارە ئاڕاستی هەوڵاتیانەکەین بۆچی ئێمە بەپەلەین ئایا ئەم پەلەکردنە نزیکمان ناکاتەوە لە وادەی ماڵاواییکردنمان لە ژیان چونکە زۆر جار ئەم پەلەکردنە زەمن کات بچووکتر ئەکاتەوە دوم پرسیارمان ئەوەیە کە ئاڕاستی هاوڵاتیانەکەین ئایا ئێمە کۆمەڵگایەکی بەپەلەین بەڵام حکوومەتەکەمان بەپەلەیە لە چارەسەرکردنی کێشەکان یاخود بەدەستهێنانی پرۆژەکان و خزمەتگوزاریەکان یاخود ئەوە تا ئەو پێچەوانی کۆمەڵگەی ئێمەیە لەگەڵمان نابن پەلەتە ئارەوەڵا بۆچی وەڵی تۆزێ و برادرم چاوەڕێمەکە چاوەڕێ مناگاتە بۆیە زۆریش زۆر پەلەتە ئارەوەڵا بەپەلی بۆنە بەپەلی بەپەلەم سپاس وەڵایە تر کاتەکە کەوتووە جاری وایە نەفرێ چاوەڕێتەکە هەر خۆمان پێوە گرتووە خۆمان پێوە گرتووە بەڵێ هەمومان پەلەمانە دەم پەلەکردنە زۆر جار زەرەری لاوینە و خەڵکەکەش پەلەیەتی چونکە ئەوەی کە بە عەرەبیڵێن عەسری سورعەیە پەلەکردن ئینسانی وا هەیە پەلەوەکە لە ئیشەکەدا بەڵام ئەو پەلەکردنە نەجاحەتی نییە چاک نییە چەند شتێک هەیە ئەبێ ئینسان پەلەی تیا بکات چەند شتێک هەیە بێ پەلە نەکەی هەمومان پەلەمانە پەلەتە ناپەلەم نییە ئاخر هەر مەشغوڵەتیشیان ئەمەلەیەکە کە پەلە بین بۆ نمونێکی کوکومن دوو مناڵم بەجێهێشتووە ینی خواخەوە دەقەی زووتری شەکەم تاوکەم زووتر بڕۆمەوە وەڵی بەپەلەم بۆچی بەپەلی وەڵای بۆ ژیان بەپەلەم تر ئەمەوێت لە کاتێکا دەدی کابراها دەکاڵە لە پڕەبێ بە کوڕێ خەڵک هەمووی حەزەکە وابێ پەلە ئەکەین یینە ناو بازار پەلەشەکەین ئەڕێنەوە ماڵەوە حتا تەنانەت سایق تەکسیەک پەلەیەتی بێتە دەرەوە پەلەیەتی بڕاتەوە ماڵەوە نام لەگەڵ ئەوانانی مەسە بۆ نمونە ئەوەی کە توێ لە سایق تەکسێک ینی پەلەی چییە بۆ نمونە قەیچێک ئەو مەدەم ئیشەکەی بەردەوامە پێویستەکە عەسابێکی هادئی هەبێ پێویستەکە یعنی چۆن ئەڵێیت ئیشەکانی وەها بگونجێنێ بۆی لەگەڵ ئەو ئیشەیە بگونجێت باشیت پەلەیت نە پەلەو نەکردووە لە لای خوڕینە با بۆچی بەپەلەیت وە کاری مەسەلەن ئیشێکتە بێ شتێکتە بێ زەرورە پەلەم کردووە بەڵام سیر لەوایە ئێمە هەر لە شتە نێگەتیڤەکانە لە شتە سلبیەکانە پەلەمانە لە شتە باشەکانە پەلەمان نییە وەکو مناڵەکان ئێمە هیچ پەلیان نیە لە جیاتیۆی بە 6 ساڵ عەدادێتەوەکە بە 10 ساڵ تەواویەکە لە جیاتیۆی بە 4 ساڵ کولێتەوەکە بە 6 ساڵ تەواویەکە ببوورە یەک چەپڵە لێ بین بۆ مامۆسایە دەست خۆش زۆر ڕاستە کێتە سەرساییکردن لە جیاتی ئەوەی پەلەی بێت نانەکەی بخوا دەستکا بە ساییکردن مۆزوعێنێتەوە تەبریرایەنێتەوە بۆ ئەوەی تەخیریکە لە یارمەتیدانە یەکدانێک پەلەی نییە ئەوێ ئەگەریەکێ لەوێ کەوتوێت هەتا خەڵکیشکە دەستی باتی هەڵی سێنێتەوە ئەم بەیشی خۆی نازانێ بەڵێ لە هەموو شتێ هەمومان پەلەمانە حەزەکەین دایمێ ینی شتەکە حازخۆر بێ یەکسەی بیتە بەردەسە زۆر پەلەمانە هەمومان هەستەکەی حکوومەت پەلەیەتی لەوەی کە ژیانی خەڵک باشکەیان خاوە بە پێچەوانەوە زۆر خاوە لە هەڵکردندا جاری وا هەیە ئێستا تەسەور کە با مەسەلەیەکە بۆ بێنمەوە ئێوە ماڵمان لە لای کورستیە 2 ساڵە هەڵی کەنووە نووسێتی لادانی کاتی بە پەلەکردن بە یە هەفتاڵی کەنووە بەس بۆ چاکردنی 2 ساڵە ئەوە نووسێتی لادانی کاتی لەوەیە بە پێچەوانەوە حکوومەت پەلەی نییە هیچ زۆر گەشتبینە بووم بۆی کە حکوومەت پرۆژەیەکی بە ساڵێکدا بنە و 3 مانگ پێش ساڵەکە تەواو کرایە زۆر بەپەرۆش یعنی بەپەرۆشم بۆ ئەو هەواڵە بەپەرۆشم کە حکوومەت وتی مەکتەبێک دروست دەکەم یاخود خەستەخانەیەک دروست دەکەم بیتە بە ساڵێک یەکەم بە 9 مانگ دروستی کردە یعنی بە ئاواتەوە عەکسەیان نمونەمەیە بۆ خەستەخانەی 400 قەڵەوێرەکە نەبوو خەستەخانەی 400 ساڵێکە بەڕاستی ئەمە نمونەمەیە بۆ ئەمە ئەنی شتەکان هەموو بە نمونە دیارە بە بەڵگە دیارە ینی خەستەخانەیەکی 400 قەڵەوێری
لە هەموو وڵاتانی دنیا لاانێ بە 2 ساڵ ئەو پەڕی زۆر بڕاواتمان زۆری 2 ساڵ لێرە نایە ناو 400 ساڵی یعنی زۆری فەرقە بەعکسە بۆ حکومەت بەداخەوە وڵی خۆی سەرعات مجتەمەعەکەی خەڵکی عێراق یعنی کۆی گشتی هەمووی پەلەیە هەر لە مردن بە پەلەیە لە سیارەکڕین لە هەموو شتێک بە پەلەیە لە مردنیشە طبعا لە هەموو شتێک وڵی ئێمە هەمیشە پەلەمانە هەمیشەواکەین یعنی فریای کات ناکەین هیچیش ناکەین هەمیشەوە ئاسەکەین کات بە جێمانێڵێ چونکە ئەم بۆتە خویەک وەکو کولتورێکی لاتووە بەیانیان کە هاتینەوە نیوەڕان بڕۆین ئەگەر نیوەڕاش نەکڕێنم ئەبێ ئێواران بڕۆینەوە هەستەکەی حکوومەت ئەویش بەپەلەیە لەوەی کە خزمەت گوزاری بۆ خەڵک دابی نەکات و ئەو جادە وازارەکەی بینیم بەپەلە چاشکیانەوە تا بەعکسەوەی وڵی حکومەت لەگەر ڕێزم بۆ جەنابە لەگەر ڕێزم بە قسەکەی لەگەر ڕێزم بە قسەکەیت و هیچ پەلەیەکی نیە تا کاتی هەڵبژاردن بەڵام کاتی هەڵبژاردن هات دەست پەلەیەکی تیاکە بۆ ئەوەی خەڵک ڕاکێشی بەڵێن لە کاتی هەڵبژاردنە پەلەیەکی تیاکە لەبەرەوەی خەڵک ڕاکێشی بۆ لای خۆی و دەنگی وەبن شەیتان کە پەلەی کرد چاوی خۆی دەرکرد وڵی پەلەکردنەکەمان ئێمە عرف و عاداتمان هەلوا بەوەتەی کورد بووە هەموو شتێک بە پەلە کردووە بە پەلە شۆڕژەکە بە پەلە شەڕەکە بە پەلە ئاشتیژەکە بە پەلەش ئۆپۆزیسیۆن دروستەکە بە پەلەش معارەزە دروستەکە بە پەلەش دانیشتمانە بێ ئێمەی کورد هەموو شتەکان بە پەلەیە لە تەنانەت لە چوونە ژوورۆمان بۆ ناو هۆڵی پەرلەمان ئەندام پەرلەمانەکانیشمان بە پاڵاپەسۆچنە ژوورەوە ئەمەنگە بەپەلەن بۆ مەکتەبیش قوتابیەکانمان لە پۆلی یەکی ابتیدایە بە پەلە بەلەچنە ژوورەوە مامۆستاکانیشمان بە پەلەبەل هەموو شەر بە پەلەبەل بەڵام پەلەبەلی چی بۆ نەگرین لە زەرە زیاتر قوتابی ئەبێ پەلە بکە هەوڵ بگات تێ بکۆشێ ڕۆژانە هەوڵ بگا پەلە بکە بۆی بگێتە نەتیجە کرێکار بەیانی کە ئەچێ بۆ ئیشەکەی ئەبێ هەوڵ بگا و پەلە بکە بەڵام هەندێکیت هەیە نابێ پەلەی لێ بکەی لەبەر جاحەت نایەنێ وەکو چی جاری وا هەیە ئینسان لە ئیشەکە نەتیجەکەی نازانێت پەلە کاتی خەتەکەی نەتیجەی نییە شتێکی باش نییە لێرە پەلەکردنمان هەیە و سەبرین گورجگۆڵیشمان هەیە فەرمێ ئین الله مع الصابرین بەڵێ خوای گەورە فەرمێ ئین الله مع الصابرین خوا لەگەڵ ئەوانایە بە سەبرن هەر ئینسانێک بە سەبر بێ لەسەر ئیشەکەی یا قەزیەیە بەسەریا یا نەخۆشیە گیان مەسەلا مشکلە یا برادێک مەسەلا بۆ نمونە ئیهانەیەکێکە یا شتێکی ئاوها پێغەمبەر فەرمێ سەلامی خوای لەسەر بێ ئەسەبر عند الصدمة الأولى ئینسان بە سەبر بێ لەو کاتا خوا سەبری زیاد ئەکا دوای ئەوە چۆن پەلەکردن لەسەر وتی زۆر جار پەلەمە بۆچی پەلەکە لە ڕێی شکارە بە پەلە بە ئیشەکە بکەیت و خێرا بڕۆیت و بۆچی ئێمە زۆر جار پەلەکەین ئەو تا بە پەلەی خەریکەم چاپێک لەگەڵ توایەکەین وەرە ڕۆین خۆی پەلەکردنی ژەر ئەگا وڵی نازانین لە چی شەوەی بەڕاستی ینی زۆر ئیشەکانە ئیشێکی واژ نیە توێ خراز و ئیشەکە بکەیت و بیگەیتی و ڕاکەیت بە دوایە و خۆشتوانی هەر خۆتی واشکەیتەوە و خۆش لەسەر خۆ بڕۆیت و ئەو ئیشە ئەو مەبەستەی کە هەشتا توانی تاوێکی بەڵام ئێمە خۆمان لە ئیشین بە پەلە لە ئیشەکەشە پەلە پەلمانە لێرەش لە بازاڕەکەشە پەلە پەلەکەین لە ناخواردنیشا پەلە پەلەکەین وڵا زۆر جوانە لە ناخواردنیشا پەلە پەلەکەین پەلەکردن ناز ناکەی زۆر جار سەرمان لێ تێکا یاخو نزیکترمان نەکاتەوە لە مردن کات زۆر بچووکە بێتەوە بە تاکید وایە بەڕاستی یعنی ئێمە ئەم پەلەکردنە ئێمە لە مردنەکەشە کە ژمرین خێرا زوو ئەمان شۆن و زوو بەڕێمانەکەن سوازکە گەڕان بۆ پێ چاوگەینەکەەوە لە دوای ئەم هاوڕێمانەوە ناوبڕێک وەرەگرین پاشترە گەڕێنە وەلاتان لەگەڵمان نابوون دوور مەکەونەوە